هەموو یاریەک پڕۆیەکی سووری لە ناوچاوانی دەبەست و ئاڵایەکی سووری دەگرت بەدەستەوە و دەچووە سەر پەرژینی چواردەوری یاریگا بێنازەکی سەی سادق و هانی یانەکەی دەدا. هەموو خەون و ئاواتیەوە بوو یانەکەی بگات بە خولی نایابی کوردستان. ئێستا یانەکەی لە خولی نایابە، بەڵام ئەو نەماوە تا بیبینێت. شەهید هەرێم عەلی 13 ساڵ لە 8 12 ساڵی ڕابردوو لە میانی خۆپیشاندانەکانی هاوڵاتیانی سەی سادق کەوتە بەرفیشەکی بێڕەحمانەی جەللادا خوێن مژەکان و بە ڕۆژی ڕووناک خەڵتانی خوێن کرا و خەون و هیوا و ئاواتەکانی بردە ژێرگڵ و نەیان هێشت بە چاوی خۆی گەیشتنی یانەی سەی سادق بە خولی نایابی کوردستان ببینێت. خولیایەکی زۆریشیە بۆ نادی سەی سادق. ینی توانم بڵێم کە خۆم بۆ 10 ساڵ خزمەتی ئەو یانەم کردووە، بەقەدەر خۆم لە یاریەکانە خەمی بووە و ئاواتی بردەوە بۆ ئاواتی ئەو بۆ کە سەی سادق بگاتە ئەم ڕۆژە. ئەویشێ سەرکەوتنی بووە بۆ پلە نایابەکانی کوردستان. هاوڕێکانی هەرێم باز لەو ساتانە دەکەن کە بە شەوق و تاسەوە ڕویان لا یاریگاکان کردووە و بە هەموو توانایان یانەی سەی سادقیان هانداوە، بەڵام ئەم وەرزە بێ هەرێم لە یاریگاکان کپ و خامۆش بوون. منۆکو هاوڕێی نزیکی شەهید هەرێم دایم بەیەکۆ بووین و بەیەکۆچین بۆ سەیری یاریەکان و زەرری بۆ هیچ کەسێ نەبووە. خەونیەوە بوو سەی سادق بێ بە نایاب ئەو تایم ساڵ ئاواتەکەیاتە دی ئەو نەما لە ژیان بەداخۆ. حەزی ئارۆزوی بۆ تۆ پێ بوو تەنها خەونیەوە بوو بێ بە یاریزانێکی یانی سەی سادق وەگەر بمایە خەونەکەیاتە دی تەنها خەونیەوە بوو سەی سادق بێ بە نایاب. شەهید هەرێم هەندێکی سەرسەختی یانەی سەی سادق بووە. برایەکی کە هێمن عەلی کاپتنی یانەی سەی سادق بوو زۆر کات یعنی بگرە ئەگریا بە شوێن هێمنە، یعنی ئەگریا بەس بیبا بۆ سەیریاری و ئەم ساڵیش بە خولیای ئەوە ئاهاو ئەچوو یعنی سێژ لە ماڵ و ئاڵایەکی گەورەی هەیە کە داینابوو بۆ هەندانی یانەی سەی سادق بۆ ئەم ساڵ بێ بە نایاب. ئەو بوو سەی سادق سوپاس بە خۆی گەورە بوو بە نایاب، بەڵام ئەوەی کە جێی دەگەی داخە هەرێم نەماوە کە ئەوە ببینێ سەی سادق چۆتە شوێنی خۆی بەداخەوە. سەرۆکی یانەی سەی سادق بەدەم هەڵکێشانی ئاهی سەرد و داخوەفسوس بۆ هەرێمی جوانەمەرگ هاوکات سەرکەوتن و بردنەوەکانیان پێشکەش بە ڕۆحی هەرێم و دایک و باوکی جەرگ سوتاوی دەکات. بەداخەوە ئێمە ئەمڕۆ ئەم شارەکە لە ئاهەنگی سەرکەوتنی یانەکەیە لەم چەند ڕۆژەیە خۆشی هەموو شاری داگرتووە. ئەبینین شوێنێکیش هەیە چۆڵە جێگایەکیش هەیە کەسێک دیار نییە کە هەمیشە لەسەر ئەم ستاندانەی ئەم قەراخی یاریگای ئەمان بینی ئەویش جوانەمەرگی برام هەکاگە هەرێم بوو. مناڵیەوە لەگەڵ ئێمەیا بوو، لەگەڵ خۆمانە گەشتە ئەو تەمەنە. بەداخەوە ئەو ئەم ڕۆژە خۆشەی نەبینی، ئەو ئاواتەی بە چای خۆی نەبینی کە سەی سادق چێتە نایابەوە. ئێمە هەموو ئەوەی کە ڕوویدا ئەو سەرکەوتنانە پێشکەشەکەین بە گیانی پاکی، پێشکەشێکین بە کاک عەلی، پێشکەشەکەین بە دادە بێگردی دڵسوتاو. ئەمە ئاهەنگ و پێشوازی گەرم و گوڕی هاوڵاتیانی سەی سادقە لە یانەکەیان پاش گەیشتنیان بە خولی نایابی کوردستان. هەرێم ئاوات و ئارەزووی گەورەیەوە بوو ئەم ڕۆژە ببینێت و پڕبەگەروی هاوار بکات و ئاڵاکەی دەستی ڕابۆشێنێت، بەڵام شەکدارە بێویژدارەکان بە فیشەکێک لەم ڕۆژە و لە خەونەکەیان دابڕی. ئێستا هەرێم خۆی و خەونەکانی لە نێو چەند مستەخاکێکی سەی سادق بە بێدەنگی ڕاکشان.